لە دوای ئەو ئابلوقەیەی تورکیا لە ماوەی ڕابردوودا بەسەر سلێمانیدا سەپاندبووی، لە ئێستادا لەلایەن دەسەڵاتدارانی ئەنقەرەوە هەوڵێک بۆ دەستپێکردنەوەی پەیوەندیەکان و کۆتاییهێنان بە بارگرژیەکان هەیە، چونکەمانەوەی دۆخەکە بەو جۆرە لە بەرژەوەندیدا نییە. بەر لە چەند ڕۆژێک لەمەوبەر شاندێکی بازرگانی تورکیا سەردانی شاری سلێمانی کرد و لەگەڵ بەرپرسانی خۆجەیی و ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی و ژمارەیەک لاوە بەرهێنەران کۆبووەوە. سەبارەت بە سەردانی ئەم شاندە بۆ سلێمانی، شارەزایان پێیان وایە دەواازەیەکە بۆ کردنەوەی ئەو گرێکوێرانی لە بەرژەوەندیەکانی تورکیا و زۆنی سەوز لە هەرێم دروست بووە. بە تایبەت کە قەبارەی بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا لە ساڵی ڕابردوودا 12 ملیار دۆلار بووە و بڕیاریشە لەم ساڵدا تورکیا ئەو بڕە بۆ 50 ملیار دۆلار بەرز بکاتەوە. سەبارەت بە ئاڵوگۆڕی بازرگانی و زیاتر ئەو دەسەڵاتدارانی تورکیا بڕوایان وایە بایکۆتکردنی سلێمانی و دەسەڵاتدارانی بە قازانجی خۆی ناشکێتەوە. بە پێچەوانەوە یەکێتی نیشتیمانی کە نزیکە لە ئێران و پەیوەندی تونند و تۆڵی لەگەڵ لایەنەکانی سەر بە ئێران لە عێراق هەیە، دەکرێت ڕۆڵ لە نزیکردنەوەی پەکەکە و لایەنە عێراقیەکان بگێڕێت. پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ یەکێتی ئەو کاتە تێکچووکە کۆپتەرێکی هێزەکانی سووریای دیموکرات لە دوهۆک کەوتە خوارەوە و دەرکەوت ژمارەیە گەندامی هەسەدەی هەڵگرتووە و لە سلێمانی گەڕاونەتەوە. تورکیا یەکێتی بەوە تۆمەتبار کرد کە فڕۆکەخانەی سلێمانی کردووە بۆ دەواازەیەک لە بەرژەوەندی تیرۆر بەکاردێنرێت کە مەبەستی پەکەکە بوو. دواتریش لە کاتی سەردانی مەزلوم عەبدی فەرماندەی هەسەدە بۆ سلێمانی سوپای تورکیا بۆردومانی نزیک فڕۆکەخانەی سلێمانی کرد. لە 4 نیسان واتە مانگی 4ەوە ئەنقەرە سەرجەم گەشتەکانی بەسەر فڕۆکەخانەی سلێمانیدا داخستووە، بەڵام لە ئێستادا خواستێکی جدی هەیە بۆ کۆتاییهێنان بەو بایکۆتەی لەسەر سلێمانی و یەکێتی دروست کراوە. هاتنی ئەو شاندە بازرگانیش هەنگاوی یەکەمە. سەرەڕایەوەی پەکەکە و ئەو هێزانی سەربەون لە زۆنی سەوز چالاکی سیاسی و هێزی سەربازیان هەیە، بەڵام زۆرترین چالاکیە سەربازیەکانی تورکیاش دژی ئەندامانی پەکەکە لەم ناوچەیەدا بووە و بووەتە ناوچەیەک بۆ چالاکیەکانی میتی تورکیا. هەندێکیش پێیان وایە ڕێگەدانی یەکێتی بە جوڵە سیاسیەکانی پەکەکە و هەسەدە لە ناوچەکانی خۆیدا کارتێکی سیاسیە دژی ئەنقەرە بەهۆی ئەو پشتیوانیە بێسنوورەی لە پارتی دەکات. نزیکیشی لە ئێران و هێزەکانی ئێران دەتوانێت زیان بە بەرژەوەندیەکانی تورکیا لە ناوچەکەدا بگەێنێت.